پارێزەر نزار مەلاغەفار سوورچی کاندیدی ژمارە 83 لە لیستی 183 پارتی دیموکراتی کوردستان. دەمەوێت متمانەم پێ بکەن بۆ ئەوەی بتوانم لە پەرلەمانی کوردستان لەسەر چەند پرۆژەیە کار بکەین و من دوو پرۆژەی سەرەکیم دەستنیشان کردووە کە دەبێتە ئەولەویەتی کارەکانم، وەک کەرتی تەندروستی و کەرتی کشتتوکاڵی. و لە کەرتی کشتتوکاڵیشە پانتایی دەشتی هەریرم دەستنیشتان کردووە لەسەر ئاستی هەرێمی کوردستان بۆ نمونە. لێرەوە دەمەوێت ئەم پرۆژەیە ڕابگەینم بۆ هاوکاری و پاڵپشتی لە جوتیارانی هەرێمی کوردستان. دەمانەوێت کار لەسەر کەمکردنەوەی بەرووبوومی دەرەکی بکەین و زیاتر برەودان بە بەرووبوومی ناوخۆیی و دەشمانەوێت ئەو پێداویستیانە دابین بکەین بۆ جوتیاران کە پێداویستی کەرتی کشتتوکاڵ زیاد دەکا و کاریان بۆ ئاسان دەکا. نزار مەلاغەفار سوورچی ساڵی 1976 لە هەریر لەدایک بووە. بڕوانامەی بەکالۆریۆسی لە یاسا وەرگرتووە. لە ساڵی 1991 پەیوەندی بەڕێخستنەکانی پارتی دیموکراتی کوردستانەوە کردووە. لە نێوان ساڵانی 1991 تا 1993 پێشمەرگە بووە لە هێزی کۆڕک. لە ساڵانی 1994 تا 1995 بەرپرسی ناوچەی هەریری یەکێتی قوتابیانی کوردستان بووە. ساڵی 2012 بەشداری خودی کادیرانی پارتی دیموکراتی کوردستانی کردووە. لە ساڵی 2012 تا 2018 کارگێڕی ناوچەی هەریری پارتی دیموکراتی کوردستان بوو. وەک ئافرەتێکی دیار کە ڕۆژانە ئیشەکەی لێرە پێداویستین گۆ چییە؟ ینی داواکارین گۆ چییە؟ هەست دەکەم زۆرمانی دیاری فەلاحی بەرێ فەلاحەتیش بەخۆ بینی کووە پێویستیم بە چێمیای هەیە، بە دەرمانی هەیە، دەرمان بژارەی هەیە، دەرمانی مشتی هەیە ئەخواتم زۆر چاکە. یعنی ئەوە حکوومەت زیاتر داواکاری هاریکاریان تا زۆر مەمنونی حکوومەتیشێ زۆر چاکە. پێداویستەکانن لۆ هەموو فەلاحەکان ئەوەیە دەرمانن نادرێتێ پێم خۆشە حکومەت هاوکارین بکاتن بە دەرمان بژارەی و چێمیە ئەوانە لە بازار ڕەش زۆر گرانن. پێویستە حکومەت هاوکاری برا جوتیارەکان بکات تاکو بەرهەمەشی باشتر بێتن و جۆگەشن نییە. جۆگەن هەمووی قوڕە هەموو سارێ ئەمە دەبی 2 میلیۆن 3 میلیۆنە بەس لە جۆگەی بدەینە تا خاوی نەبیتەوە. ئەو برافەلەحانە هەموو گڕوبووینە دەناو ئەوە پیسی. خۆشحالە بینە لە حکومەتی هەرێمی کوردستان بەهانای برا جوتیارەکانن بێتن ئەو جۆگەیان لۆ چاکات و چێمیا و دەرمانشن بدەێت. ئەمێن وەکو بربژێر یاخود وەکو کاندید ئەگەر متمانە ئێوە بەدەست بینم بەڵێنی ئێوە ئەدەم لە پەرلەماندا کۆچکار بم لە مافی ئێوەی جوتیار بە تایبەتی لەسەر کەرتی کەشاوەرزی کە لەم سنوورە هەریر توانای دابینکردنی کەشاوەرزیەکی زۆری هەیە بەڕاستی کێشەوەن هەیە چێمیان نادرێتی لە باز حکوومەتی هاوکارین بکە دەرمان کێشەی جۆگەن هەیە جۆگە هەموو سارێ بەخۆ هەرێنەوە بەدەستی ئەو یارمەکەن بکەن و تاو دەست یعنی ئەنگۆ داواتانەوێ حکوومەت هاریکارتان بێ لە ڕووی کەرتی کەشاوەرزیەوە. من کاندیدم لەو سنوورەی کاندیدی ئێوەم ئەوەلەن داواکارم ئەگەر متمانەی ئێوە بەدەست بینم لە پەرلەمانی کوردستان دەبمەدا کۆچکار لە مافی ئێوەی جوتیار بە تایبەتی کاس دەکەم زۆر ماندینە لە ڕووی کەرتی کەشاوەرزیەوە. طبعاًەوە دەشتی حریر بەناوبانگە لە ڕووی گەنم و برنج و وەرزی هاوینە تەماتە و خیار و شتیوە. ئەگەر ببمە جێی متمانەی ئێوە دەتوانم لە پەرلەمانی کوردستان ئەو سێکتەرێک کشتتوکاڵ قسەی لەسەر بکەم یاخود مەعاناتی ئێوە بە حکوومەت بگەینم. هەرچی پێ بکرێت لەمان پێکاک گوزار لە ڕووی گەشت و گوزار مەسەل تەراکتەر مەسەل فەلاحی پێویستە لۆی جێبەجێ پێ وەکو چێمیا وەکو گەنمی نوێ وەکو داهات مەسەل هەرچی پێ بکرێت لۆمان بکەی باشە. ئەتوو وەک خاوەن ئاژەڵدارێک یاخود وەکو شوانێک ئێستا لەم دەشتا داواکاری تو چییە و متمانەشمان پێەکەی بچینە پەرلەمانیان نا خدای من ئەوی تاکی کوردبیە من متمانە پێویستە کوردە پەرلەمانی دومین جارێگە تونە پەرلەمانی داوان لەنگۆ لەوەیە یعنی وەک دیفاعن لێ بکەن هەتا کورد سەرکەوی ینی نەک عەرە بەسەمەدا سەرکەوی. دومین جارش داوان ئەوەیە ئەمال ئانا منطقەتی فەقیری
ئەمە زراعەتێکەکەین برنجەکەین حیوانن هەیە ئەو چتن هەیە دەبی ئەنگۆ ئاگاک و لەمەدی دیفاع لەمە بکەن لۆ ئەوەی ئەمە سەوتە خۆ دەینەگۆ کە دیفاعن لێ بکەن جەنابەت شوانی چ پێداویستی تێ لە حکوومەت ئەمن چ برێن بە ناوی جەنابەت واللهی پێداویستن ئەوەیە لەعانا دەرمانن لۆ نایە لۆ ئاژەلوچ دەرمانن لۆ نایە زۆ حەلەف بچتن نییە یعنی ڤێتەرنەری یاخود بەیتەریا هیچ هاوکاریەکی واو ناکانگۆ پێداویستین گۆ دابین کە لێرە هاوکاریەکە برێم ناکە درێە نەکردنەکاوێ یعنی لە سارێ زارێکی شوشە تا 20 کردو ئێستا من لە نێو بازاڕی شارۆچکەی هەریرم دەمەوێت بچمە نێو حەلوەی تەرەفرۆشان یاخود بازاڕی سەوزە فرۆشان بۆ ئەوەی بزانم پێداویستیەکان لێرە چەندی خۆماڵیە چەندی دەرەکیە. داواکارین گۆ ئەگەر سبەینی ئەمن بوومە جێی متمانەین گۆ دەنگ و پێدان بچمە پەرلەمانی کوردستان لەو سنوورەی داواکارین گۆ وەکو کاسبکار داواکارین گۆ چییە پێشنیار و چیە؟ ئەوەیە ئیشن دۆ بکەن و خەراس و بڕۆ ئەمە لەسەر سەری خۆداعانی پارتی لەسەر سەرێمێ هەموو سەر و ساغی سێ باشە لە ئەو ملەتەی بکەن ئەمە ئینشاءالله ئەو شعبە ڕەش و وەی بەچاوە وەی بەچاوە داواکارنەوەی بازارەکە بڕکنە ڕێکە ڕێک بێت و زۆر پەرتوبەراو بووە هەر کەسی هەرستی بەکەی فاخۆ ینی سەجادی عام و ینی ئەوەی دوکانێت جێەکەی لۆ دیارکە لۆ سەوزەی ئەوەی هەرچ هەستا لەسن زادی عام دەفروش پێ خۆشانە ڕێک بێخسێت و جێ تایبەتی هەبی لۆ سەوزەی چانە و ئیشاڵا پێ خۆش حالن ئەتوش سەرکەوتو ئەبوو متمانەشن بێ و کەوەکو خەرچی ئێرە و برادر و چالاکەچی ینی ئیشەی باش و هەریە بکەیل و خزمەتی و هەریە ئیشاڵا ئەمەش بژیری دەکەین. داواکاری زۆرە بەس کەس نەجوێنێ بگرین هەرچیە برێ ئەمە چەندی جا ئەمە داواکاری وەکو چیانی ئێستا ئەمە دوکاندارین لێرانە یعنی کابرا خەرکەک دێ لەو لای نەکرێدا نەزەریبەی ئەدانە ئەوێدا ئەمە چەندزان بە قایمقام گوتە بە نەحیەن گوتە ئێستا لۆمەنی ئەمە بچینە سەجادەی تەڕێ بفرۆشن لێرانەش ئەمە کەس کرێن ئێستا لۆ بینتە خوارێ مەقسەد زەریبەی ئەدەن حەقی ئاوێدەن حەقی کارەبای ئەدەن ئەوانن هەموو لە سەعیسابن تا ئێستا ئەمە نە دوکاندار دیارین نە بە ڕسمی دوکاندارین نەوچ دیکەش دوکاندارین ئەمە لۆن ئێکلای نەبووی تۆ داخوا ئەمە کێشەکەن ئەمە وەخت خۆ پارەندە هیچ 3000 ناری ئەستیندەیە بە قایمقامشن گوتە بە من دێنەعیان گوتە یعنی حەقوی ڕێ چارە چلۆمە ببینینەوە یان ئۆتێ بازارێکی دروستکەن و چی شاران دیکە ئازاد 20 ساعی هەیە 2 ساعی هەیە هەریرێ یەک گەراجە مامتایش ئێماری عەمەراغێ با خەرکێک بێ لۆ خۆ بفرۆشی بە چەندی ئەدەمە مانع نییە بەس ئێستا ئەمە لۆ نییە یعنی بچینە سەجادە تەڕێ بفرۆشین وەکۆ خەرکەی لێش ناگەڕێن لێرەش بازار ئەگەر بوو نوێنەری ئێوە سبەینێ داواکاری ئێوە چییە؟ پەیامی ئێوە چییە؟ چ برێن بە نوێنەرایەتی ئێوە لە پەرلەمانی کوردستان؟ یەک داواکاری بە گشتی ئەو شارەی داواکارێکی هەر لە تۆڕە کۆمەڵایەتەکانیش باسەکە دروستکردنی پارکە زۆر مهمە ئەو شارە بێ پارکە هەتا ئێستا پارکی نییە دوو دروستکردنی خۆشخانەیەکی گەورە دوو دروستکردنی هەلی کار بۆ گەنجە ئێستا زەی بادینانێ زەی گەورە ئاوکی باش تێدەیە هەری دەشتەکی ساچ تێدەیە بەڵام حکومەت دەبێ یارمەتی فەرلەعەکاندا بۆ ئەوەی بەروبوومەکانی خۆیان بگەینە بازارێ زە بۆیە پێویستە وەکو داواکاری بکەن ئەو زێ بەکاربینی بەرەمی کشتتوکاڵی لێ بەرەم دێت ئێمە تا ئێستا هیچ وێنەرێکمان نییە لە پەرلەمانی کوردستانەوە نازانین داواکاری بۆ شێ بکەین ئێستا هەندێک کۆرانە سەف بۆ شتەکە تێک چوە یعنی لە مێژە تێک چوە جۆگە شتەکە چا بکرێت نەچووینە مڕاجعە و نەکردە پێو نەگوتینە بە شارەوانی پێگوترێ بەس بە خۆت ئەرێ بە خۆ دەبی ستان پێ باشە لەسەر ئەو سکتەرە کار بکەم ئیزافەت چی ئەگەر متمانە پێ بکەی و بسمەوێت وەڵی لە هەریرە بە خۆ دیارە شەکە چیە پارکێک نێت و بچیری دانیشی خەستەخانەکە ینی ئەبسەشی عملیاتێکی بەسیتە لە هەریری نیە ینی ئەوەی باشە لە هەریم کرد ئەو دوو سکتەرت پێ باشە سکتەری تەندروستی و کشتتوکاڵی زۆر باشە دەست خۆش دوو سکتەری باش هەڵبژاردیە بە تایبەتی سکتەری کشتتوکال لە منتیقی بە حکمی ئەوەی منتیقەیەکی کشتتوکالیە و
منتیقەش دەوڵەمەندە بە ئاژەڵداری ئەگەر جەنابەت ئینشاڵڵا دەردەچی و گرتووە پەرلەمان بە جددی کار لەسەر ئەو دوو سێکتەرانە بکەیت هەریر وەکو نمونەیەکی زەندی کوردستان ئەمە دەبێت زیاتر پشت بە کەرتی کشت و کاڵ و کەرتی ئاژەڵداری ببەستین هەندێک کەرتی نەوت وەلا بنین چونچی کشت و کار پەرە بە بواری کشتتوکاڵ ئەو بدەین بەرێ زۆر گرینگە کشتتوکال گرینگە بە تایبەتی کەرتی ئاژەڵداری لە سنووریمە ئەو دوو سێکتەرەی هەڵبژاردووە یەک لەو سێکتەرە لەو کۆمەڵە سێکتەرەی کە کەم تەرخەمێکی زۆری تێدایە لە ناو کۆمەلگای ئێمەدا خاستن وەکو شارۆچکەی هەریر بە جۆرێ ئەوەی کە من بابم لە لایانی تەندروستیەوە ئیشەکە کەم تەرخەمێکی زۆر هەیە لە لایانی تەندروستیمان و لە ڕووی نەخۆشخانەشەوە لە شارۆچکەی هەریر کەم تەرخەمێکی زۆر هەیە و پێویستمان بە نەخۆشخانەیەکی پەنجاسەرینی وابزان بەردی بناغەشی دانرا بوو ئەگەر هەوڵی ئەوە بدەن کە دووبارە ئیش لەسەرەوە بکەن کە شارۆچکەی هەریر پێویستی پێەیە یعنی بە بۆچوونی ئێوەی گەنج لەو سنوورە ئەو دوو سێکتەرەی هەڵبژاردووە پێتان باشە؟ زۆر باشە لەبەرەوە ئەو دوو سێکتەرە هەردووچان وەکو شارۆچکەی هەریکە کۆمەڵێک زەوی کشتتوکاڵیشی هەیە هەمووی کەم تەرخەمی تێدا کراوە و سەر لە نوێ بژاندنەوەی زۆر پێویستە. ئەگەر متمانەی ئێوە بەدەست بینم ببمە پەرلەمانتار دەمەوێت لەسەر دوو سێکتەری سەرەکی ئیش بکەم یەک لەو سێکتەرانە تەندروستی و کشتتوکاڵە ئێوە چ ئیزافێکتان هەیە لەسەر ئەو دوو سێکتەرە چتان پێ باشە بکەینەوە وەڵای ئێمە پێخۆش شازانی چێ ئەو بازاڕە بڕە خۆش بی عادی خەچکن هەبی پارکەکن هەبی ئەو گەنجاتێەوە بە ڕۆژێتە لێرە داهریشی دومینەیەکی لە خۆ پێغافنی پێن خۆشە یعنی پارکەکن هەبی پێن خۆشە زادە و کۆران جوان بێن هیلۆت برێم ئەو بازاڕە بڕە گەنجەکە ئاوەچ لە گەنجەکە بدەن و گەنجەکە و بێش و کار و باشە ئەگەر متمانە پێ بکەیت دەنگم پێدەی بسمە پەرلەمان داواکارین گەوگەێنم وەڵای ئەمە دەنگن هەلۆتووە دەنگەکەن هەلۆتەوە بەسچیا پێر خۆشە ئیشەی جوان و هەیە لەسەر دوو سێکتەری سەرەکی ئیش دەکەم سێکتەرێک سێکتەری تەندروستی ئەوەی تر کشتتوکاڵی کەشاوەرزی ئەو دوو سێکتەرە و پێ باشە زۆر باشە ئیشاڵە دەرەچی متمانەشت پێ دەینەمە ئیشاڵە متمانم پێەکەن دەنگم پێدەن زۆر سپاس. ئێستا لە هەریرەوە بەڕێ دەکەوین بەرەو شەقلاوە سەردانێکی نەخۆشخانەی گشتی شەقلاوە دەکەین بۆ ئەوەی گوێ بگرین لە داواکاری و گیر و گرفتەکانیان و پیاسەیەکیش بەناو بازاڕی شەقلاوە دەکەین. کاکتۆر من وەک بەردەژێرێکی پارتی دیموکراتی کوردستان بە ژمارە 83 لە لیستی 183 پارتی دیموکراتی کوردستان لە سنووری شەقلاوە کە بەربژێرین لەم دەڤەرە بە پێویستی دەزانم ئەگەر متمانەی خەڵک بەدەست بێنم ڕۆیشتن بۆ پەرلەمانی کوردستان لەوێ کار لەسەر سکتەری تەندروستی بکەین. ئێمە لێرە دەبینین سکتەری تەندروستی لەم شوێنە بەپێی ڕێژەی دانیشتوان و موقعی جوغرافی نەخۆشخانەی کەمە یاخود پێداویستیمان بە برەودان کە بە کەرتی تەندروستیە جەنابەت وەک بەڕێوبەر چ بەرنامە و پلانێک تێ بێمەی ڕابگەینی کاری لەسەر بکەین. حەزمان لێیە لەو سنوورە خەستخانەیەکی فریاکەوتنی گەورەتر و مجهزتر بێ بۆ خزمەتکردنی ئەو منتقەی دەڤەری شەقلاوە منتقەی زیاتر نەخۆشەکانی سەرەوە لە حەریرەوە سەردانمان دەکەن بەرەو نەخۆشخانەکەمان پێویستیمان زیاتریش بە خەستخانەیەکی زیاتر لە 100 قەرەی هەبێت لە دەڤەری لەم دەڤەرەدا بۆ زیاتر خزمەتکردنی ئەم نەخۆشانەی کە سەردانمان دەکەن و لە پێویستیشمان بەوەیە کە چەند مەراکز سەحیەک بکرێتەوە لەو سنوورەدا بۆ ئەوەی ئەو زەختەی کە لەسەرمانە لە نەخۆشخانەکەمان ئەو زەختەکەم بێتەوە ئەو نەخۆشانی کە پێویستن بێن سەردانی نەخۆشخانەکە بکەن ئەوان بێن نەخۆشی بەسیت و ئەو شتا ئەو نەخۆشیانە نێنە خەستخانەکە. چی بکەین باشە لە بەرژەوەندی کەرتی تەندروستی؟ هیوادارم بتوانین زیاتر احتمام بدرێ بە کەرتی تەندروستی زیاتر لە پەرلەمانە پاڵپشتی مۆزوعەکانی کەرتی تەندروستی باز بکرێت لەبەرەوەی ئەمە ئەتما دەکات سەر ژیانی هاوڵاتی و ژیانی هەموو کەس و کاری ئەم دەڤەرە و هەموو قزم و کەسانمان.
پێشنیار و بۆچووتان چیە؟ یعنی چتان بۆ بکەین لە پەرلەمانی کوردستان ئێمە بەڵێن نادەین، ئێمە دەمانەوێت لە پەرلەمان بەکردار بیسەلمێنین کە داکۆچی کارین لە مافی ئێوەی بەڕێز و هاوڵاتیانی خۆشەویستمان چ بکەین باشە؟ بەخوای پێشەمشتەچی ئەوەی کە کار بکرێت مەسەن ئیشلۆ گەنجان زیاتر گەنج بێنە ناو مەسەن بواری خزمەتکردن و بواری سیاسی چونچی گەنج بەڕاستی عقلی زیاتری فراوانتر ئەمڕۆکە لە میدیا و لە هەموو شتێکی ببینێ ئێستا گەنج ئەوڕۆکە کاریگەری زیاتری هەیە مەسەن لە پێک یعنی لە پێکێنانی حکوومەت و لە کۆمەڵایەت و لە هەموو شتەکانەوە گەنج ئەمڕۆکە پێویستە هەبێ هێشتا مەسەلەن تو کابراشی الحەمدلله مەسەلەن تازە خۆتە بژا دنیا تاقی نەکرێ مەسەن بزانی چۆن مەسەلەن چەند کەسمان لێ ڕابردوو بەڕێ کرد مەسەلەن بینیمان زۆر خزمەتیان نەکرد ڕاستەکە ئەزە نازانێت تۆش یعنی بەڕێز جەناب ئیدی خزمەتەکەی کارەکەی ئەوە شتی ترە ئێمە نازانی 100% ڕاستەکەی تاقیکردنەوەش هەیە مەسەلەن لە 4 ساڵی داهاتوو لە پەرلەمانی کوردستان چ پێشنیار و بۆچوونێک تێ کە ئەمەی پەرلەمانتار بیکەین؟ پێشنیارمان ئەوەیە ینی موچێ و خەڵکە باش بکەن ئیشی ڕێ بکەن ینی گۆڕان کاری لە هەموو وەزارەتەکاندا بکەن مان بە کشت و کاڵ بدەن بە گەشت و گوزار ینی خاستەن بە شەخلاوە جێگایەکی هاوین هەوارە خەڵک لە هەموو ناوچەکانی خوار و عێراق و ناوەڕاستی عێراق ڕووی تێیەکە زیاتر ئیتیمان بەو کەرتە بدەن باشە. پێشنیار تەنها ئەوەیە کار ئاسانی بۆ گەشت و گوزار بکرێتن چونکە خەڵک شەخلاوە تەنها لەسەر گەشت و گوزار بەڕێدەچێتن ینی گرنگی بە کەرتی گەشت و گوزار دێتن چونکە شارستکە شەخلاوە نزیکەی 200,000 کەسی دەدادەنیشێتن هەموو ژیان و ژیان ڕۆژانەیان لەسەر گەشتیارە. وڵای یارمەتی خوێنکاران دەی باشە سیستەمی خوێندن بڕۆکلۆ چاپ بکەیت هەندێک یارمەتی گەنجانیش بدەیت ئەنی بەسەوە نەبی کارە باو ئەوە بکە وچەوەکانت کە نەبی و زیاتر هیلاکی خزمەت گوزاریە خەڵکەکە جالیسی پارتی دیموکراتی کوردستانیش دیارە ئیشی کردو لە پەرلەمانە بەڵام خەڵک چاوەڕێی زیاترە لە ئێوە لەبەر ئەوەی خەڵک متمانی زیاتری بە پارتی هەیە تاوەکو حیزبەکانی تر. وەکو هاوڵاتێکی ئەم سوورە پێت باشە لە 4 ساڵی داهاتوو چی بکەین باشە؟ واللهی کاکە نزارجان ئینشاءڵڵا هیوادارین وەکو ئەوانت کە نەبی بێ پاک نەبی ئەو خەرکە لە بیر نەکەن ئەنی خەرکەکەیدی زۆر قەولیان بۆ ملەتەدا وەنیا لە ڕووی ئەو مەسەلەن معاشی فەقیران لە ڕووی شەهیدان لە ڕووی ڕێگاوبان لەو ڕێگانە مەسەن حەزمان لێە وەکو ئەوان دەرنەچن هیوادارین سەرکەوتوو بن هەم لە هەر بژارنەکە هەم سەرکەوت بوون لە ئیشەکەی خۆتان هەم بۆ هەوڵاتی. من وەک بەربژێرێک ئەمڕۆ سەردانی شارۆچکەی شەقڵاوە و هەریرم کرد لە دەرەنجامدا بۆم دەرکەوت کەوا کار لەسەر 2 سێکتەری زۆر پێویست بکرێت یەکیان سێکتەری تەندروستی ئەوەی تریان سێکتەری کشت و کاڵی کە لە سێکتەری تەندروستیە پێویستمان بە چەند کردنەوەی نەخۆشخانەیەکی فراوانتر و گەورەتر هەیە لەبەر ئەوەی ڕێژەی دانیشتوانی زۆرە و گەشتیارێکی زۆر ڕوولەم دەڤەرە دەکا و لە کەرتی کشت و کاڵیشا پێویستیمان بە پاڵپشتی و هاوکاری بۆ براجوتیارەکانمان هەیە بۆیە بەڵێن دەدەم ئەگەر ئێوە متمانەم پێ بکەن وەک پارێزەر نزار مەلاغەفار بە ژمارە 83 لە لیستی 183 پارتی دیموکراتی کوردستان دەبمەجێی متمانەی ئێوەی بەڕێز داکۆچی لە مافەکانتان دەکەن.